بركة من دلسة يا فرد الجيزي دينا ويدينا ما تفاضل نخوره
وقتك أنا نعمل عدو شكيه شوري تاجر كيه
صابر جاهز زوداني كاكا اقدابري شي زي سر ديانا ماشي السلام عليكم كيف زكاتوني
وين بتفهم جوزك؟ عمرم
كاكا برازيل نبي لاكوي الوان زرش كما تسولك لا جنجو اگر لاكا ولا زر تاو كاكا قدابنيشن برادر بري بيش تخواقه قدابني الو
خارە ئەگە دابنیشی برا گەورە چاوە کەمەلو کاچێ بێ لەناو کانە کاکا دەتوانم برێم کە سەرەتا سوپاس بۆ خۆی گەورە کە دوای مادبوونێکی زیان نزیکەی ئەوە لە 3 مانگە ئەمە کە خۆمان دانابوو بێزگە لە مۆزمەحی دەبی بێ یەکەم بەسەکەوین عنی هەموو ئامانجیمە ئەو سار دەبی بگەینە پلێک ئینشاڵڵا ئەویش ئەگا ئیزنی خۆخوای لەسەر بیتن و دامان نابوو ئەو ڕۆژ بەبێ برنەوە نەچینە دەرێ و لە یاریش کۆتایش بۆ برنەوە دەجەنجین ئینشاڵڵا لە ساڵی دابێتن تاکەیانە دەبین کە بە زووترین کات بگەینە پلێک و یانێکی بێز دەبین ئینشاڵڵا دەرەکەش و تاوەکو ئەمە بڕیارێکماندەوە دەمانوێت لە ماوەی 2 ساڵ 3 ساڵ لە نایب یاری بکەین ئینشاڵڵا کەیوان و زۆر سوپاس بۆ ئێوەش کە ئێوە پاڵەوانی یەکەمن پێش ئێمە زۆر سوپاسی ئێوەش دەکەم دەستان خۆش حیاتم بەخێراتنیەوەی بەڕێز دەکەم ئەوڕۆ میوانی پیش سازی بوون یاریێکی باشمان کرد ئەو فرسانەی لۆمان ڕەخسان نەمانتوانی بکەنە گۆل ئەگەرنا ئێمە باش دەرکەوتین لە یاریەکە ئەوانش ئەو فرسانەی دروست بوون لەویان توانیان بقۆزنەوە و گۆل بکەن پیرۆزبایان لێ دەکەم تیپێکی باشن ئێمە تا حەدێک ئامادەنینە یعنی لە وەختێکی خراپ مەقسەد ئیمکانەتی هەموو نادیەکان پێم وایە خراپە ئێمە شتێکین لەو نادیانە کە ئیمکانەتی نادی سنور زۆر خراپە ئەوی دیکەش پیرۆزبایەتی بەرامبەرەکەم لە یاری داهاتوو ئینشاڵڵا هەوڵ دەدەین باشتر بین ناو کەشەوەهای یاریەکە